بەپێی توێژینەوە سیاسیەکان رووسیا بەنیازە بە لە بەرچاوگرتنی جەنگی سەر ئۆکرانیا و لێکەوتەکانی ئەو جەنگە استراتیژێکی نوێ لە سووریا پەیڕەو بکات و بەپێی ئەو استراتیژەی مۆسکۆش ئەو وڵاتە لە ژمارەیەک ناوچەی سووریا دەکشێنێتەوە. بەهۆی کەمبوونەوەی هەماهەنگی نێوان یەکە سەربازیەکانی رووسیا لە ئۆکرانیا، بەرگریە چاوەڕوان نەکراوەکەی ئۆکرانیەکان هەروەها پشتیوانی سەربازی ئەمریکا و ئەوروپا بۆ کێڤ وای لە مۆسکۆ کردووە کە استراتیژی نوێ تایبەت بە سیاسەتی خۆی دابنێت. شرۆڤەکاران پێیان وایە کە پشتڕاستکردنەوەی زانیاریەکان لەبارەی کشانەوەی یەکە سەربازیەکانی رووسیا و چەکدارانی سەر بە کۆمپانیای ئەمنی ڤاگنەر لە ژمارەیەک ناوچەی سووریا وەک ئیدلیب، حەما، لازقیە، منبەست، تەل ڕەفعەت، کۆبانێ و دەوروبەری حەلەب بەمانای هەوڵێکە لەلایەن مۆسکۆ بۆ کۆکردنەوەی هێزەکانی. ئەم استراتیژیە نوێی رووسیا کە ڕژێمی بەشار ئەسەد دەخاتە دۆخێکی سەختەوە، شەڕی هێزەکان و خاوەن هەژمونەکان لە جەنگی سووریا دەباتە قۆناغی نوێوە. لە هەمان کاتدا ئەمریکا و ئیسرائیل هەوڵ دەدەن کشانەوەی چاوەڕوانکراوی رووسیا لە ژمارێک ناوچەی سووریا بقۆزنەوە بۆ ئەوەی سنوورێک بۆ فراوانبوونی هەژمونی ئێران لە سووریا دابنێن. لە کاتێکدا ترسی واشنتۆن لە زیادبووندا لەوەی کە ئێران ئەو بۆشایە پڕ بکاتەوە کە لە کشانەوە چاوەڕوانکراوەکەی رووسیا لە سووریا دروست دەبێت. جگە لەوەش ئەو وڵاتانی کە لە ناوچەکەدان وەک رووسیا، ئەمریکا و ئێران لە ڕێگەی هێزە بە وەکالەتەکانیانەوە جموجۆڵ دەکەن و هەروەها دەوترێت ئێستا ئیسرائیلیش بووەتە بەشێک لە قەیرانی سووریا. ئەوەش بەهۆی ئەو هێرشە ئاسمانی وشکانیانەی کە بۆ سەر میلیشیاکانی نزیک لە ئێران لەو وڵاتە ئەنجامی داوە. پێشتر ئیسرائیل بوونی ئێرانی لە سووریا بە هەڕەشە بۆ سەراسای شینەتەوەی خۆی لە قەڵەمدا و ڕایگەاند بوو کە ڕێگە نادات بوونی ئێران لە سووریا فراوان بێت. هەروەها واشنتۆن دەیەوێت پاڵپشتێ سیاسی و سەربازەکانی بۆ هێزەکانی هەسەدە لە ڕۆژهەڵات و باکووری سووریا بەردەوامی پێبدات بە ئامانجی هێشتنەوەی کۆنتڕۆڵی ئەو ناوچانە لە ژێر هەژمونی هێزە کوردیەکان و هەروەها سوورە لەسەرەوەی لە ڕێگەی جێبەجێکردنی پرۆژە بازرگانیەکان درێژە بەبوونی خۆی لەو وڵاتە بدات. جموجوڵەکانی یەکە سەربازیەکانی رووسیاش لە ناوچەکە بووەتە هۆیەوەی کە واشنتۆن هەوڵەکانی خێراتر بکات بۆ پاڵپشتیکردنی هێزەکانی هەسەدە و هێزە کوردیەکان، ئەوەیش بە ئامانجی کەمکردنەوەی مەترسیەکانی بڵاوبوونەوەی ئێران و هێزە ئۆپۆسیۆنەکان لە سووریا. الله أكبر يا مضاد يا مضاد أدك يا مضاد